چند دەرسەدێ بەڵەن و ئومەت و محەممەدی جەئاوێن فرە ڕەحەتی چە 5%. قرواقی پاقیافێشە 30% بەدەنیش ئاوینە ئەڵبەتە تۆ پالۆ ساتۆ باوەڕم یا 2% ئاویش بەدەنتە نەبوو دەمولۆسڵ کەراوە یوا 2% چەمەمەن و 99%. ئێوش بۆ چێش من چوو زانم دێواشە شەلەمینەنێ کاکە چین کوڕێ ویەتنا کەی هورستنی ئانە سوعالۆم سابێقەی وەڵینی بێ دەچی تۆ ئینکەری برا سوالێکیشمە سەختینی وەڵا نەعاقش نییە من هەرە نانا چێنە چێشکەری و 70% کاکێ 70 سوالە تەرما هەنێ خاص فکرێ کردێ یاریزانێەوە بەرەزیلی بازی کوناها تاریخ و فوتباڵ و دنیانە نامێش هەنێ نامە ئەسڵیا کێژ ماچوو بزاندێ مەشهور بە چ نامێوەن ئێدسۆن ئارانتێز سابیر